کە کورد بە ئامانجی خۆی نەگەیشتووە کە نەیتوانیوە خزمەتێکی چاک بە دۆزی ڕەوای خۆی بکە بە گەلەکەی خۆی بکە ئایا هەر ناحەزان و دوژمنانی کورد بەرپرسیارن یا ئێمەش بەرپرسیارین خۆمان قەت نابێ ئێمە بەڕاستی ئەو خەتایە کە دەکەوێتە سەر خۆمان ئەویش هەر بخەینە سەر بەرامبەرمان بەداخەوە ئەمەش تا ئێستا ئەم دیاردەیە هەیە لە هەموو شوێنەکان هەست دەکەم هەیە هەر لە باشوور نییە هەر لە باکوور نیە لە ڕۆژهەڵات و لە ڕۆژ ئاواشە بەداخەوە ینی کاکە بۆ وانە بێ خۆ ئەو خەڵکی کورد هەمومان یەک نەتەوەی لێ باشە خاچیش هەموو هەمومانە بۆ دەرفەتی ڕەهابەت و هەبێ بەڵام بۆ دەرفەتیشی گچکە بەویتر نەبێ ئەمە وا دەکات کە قەزیەکەمان دواب بکەوێ لە زیاتی ئێمە خەریکی ئەو بین کە بزانین داخوا ئەم قەزیە چۆن بەرەو پێش بین خەریکی یەکتر دەبین خەریکی ململانێ و خەریکی سیراع و خەریکی شەڕ لەگە یەکتر دەبین بەرژەوەندی حزبی و شەخسی و پێش قەزیەکە دەخرێ ینی نایە مەسەڵەن بێ تەماشا بکە داخۆ چ لە قازانجی کوردە چ لە قازانجی کوردستانە نا تەماشا دەکە بزانێت چ لە قازانجی خۆیەتی چ لە قازانجی حزبەکەیەتی چ لە قازانجی پرۆژەکەیەتی کە ڕەنگە پرۆژەیەکی خۆی هەبێ بەداخەوە ینی 30 ساڵ لە خەباتی سیاسی و چەکداری و پەرلەمانی حکومی داین ینی هەموو بە چای خۆم بینیوە بەداخەوە جاری وهەیە ئێمە حازرین سەرکردەیەک حازرە ینی هەموو کورد بە قوربانی مەسلحەتێکی خۆی بکە ناکرێ کاکە وڵات ئاوا بەڕێوە ناچێ کورد ئاوا بە ئامانج ناگا کێشە ئاوا چارەسەر نابێ ئێ باشە مەچی بکەین باشە پرۆژەیەکە هەموو لا بینە سەر ڕێککەوین ئەم پرۆژەیە حزبەکان و سەرکردەکان و لایەنە کاریگەرەکان بە تایبەتی کۆ بکاتەوە و بە ئاراستەیە کار بکە کە حتا ینی هەر ناوچەی هەر کوردستانی هەر بەشەشی لە بەرچاوبژی لە کە چۆن مامەڵە لەگەڵ بکرێت دیارە مامەڵەی ئەو وڵاتانی کە کوردیان بەسەر دابەش کراوە جیاوازە بە تایبەتیش ئێستا باشوور کە حکومەتی خۆی هەیە پەرلەمانی هەیە نیمچەکیان و خەوارێکمان هیچ جیاوازە لە شوێنێکی تر تەبان ئەوەی کە ڕۆژ ئاواژ ئێستا هەنگاوێکی ناوە ئەویش ئەندازەیەک جیاوازە لە باکوور و لە ڕۆژهەڵات بۆی پێویست دەکە پرۆژەیە بێ کە گشتگیر بێ دەرفەت بکاتەوە ڕێ بکاتەوە بۆی کە هەموو لە تێیدا بەشدار بێەوە بتوانێت دەور و کاریگەری خۆی هەبێ